Hey, what's up guys? Welcome back to Learn and Explore. من یاد خوشحالم قرابوناتان لزنجیری کینال دایبت با مانگی پیروزی رمضان با سال 2025 بشی سیم. فرموده که با امر شما مجردو فرموده. The Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, nothing is heavier on the believer's scale on the day of judgment than a good character. فرمودەکەش واتایەکی زۆر قوڵی هەیە بۆیان فرمودەیەشم هەڵبژاردوو لەگەڵەوەشە کۆمەڵێک گوشەی زۆر جوانی تیاکاتوان فێری ببن. Prophet Muhammad, peace and blessings be upon him, says, ئەمە لە ڕۆژانی پێشوە زۆرەمەمان ڕوو کردوتەوە هەتا پێغەمبەر محەممەد درود و سەلامی خوای لەسەر بێت ئەفەرمێت Nothing is heavier. هیچ شتێک قورستر نییە. Heavy واتە قورس، heavier واتە قورستر. Nothing is heavier. هیچ شتێک قورستر نییە on the believer's scale لەسەر تەرازووی بڕوادار believer's scale. Scale واتە تەرازوو، believer واتە باوەڕدار. Believer's scale واتە تەرازووی باوەڕدار. بڵێ ئەو ئێسی کە لە دوای وشەی بلیڤەرەوە هەیە کە لەوانەکانی پێشتریشە زۆر ڕوونمان کردوتەوە ئێسی خاوەندارێتیە believer's scale واتە تەرازووی باوەڕدار on the day of judgment لە ڕۆژی لێپرسینەوە judgment واتە لێپرسینەوە judge واتە هەڵسەنگاندن يعني مثلا لێپرسینەوە لێکێ بکەی لێوەک وەڵێ don't judge a book by its cover هەتا کتێبێک هەڵمەسەنگێنە بەڕووکەش بڕیان مێ لەسەر شتەکان و مثلا کتێبێک بەرگەگی ناشرین وا مەزایە ناخیشی ناشرینەوە ئەم بابەتانە با نەڕێنەوە تەفاسیلەوە بەڵام on the day of judgment واتە لە ڕۆژی لێپرسینەوە judgment واتە لێپرسینەوە کەواتە nothing is heavier on the believer's scale on the day of judgment لە چی هیچ شتێک قورستر نییە لە چی شتێک لە ڕۆژی لێپرسینەوەیە بۆ کەسێکی بڕوادار than a good character لە کەسایەتیەکی باش یان کەسایەتیەکی جوان کە کەسایەتیەکی جوانیش کۆمەڵێک شتی جیاواز دەگرێتەوە مەسەن لە دەستپاکی لە زمانپاکی لە هەڵسوکەوتی جوان لە هەموو شتانی تر کەوا لە کەسێکەکە بێ بە کەسێکی باش good character ئەوە ئەگرێتەوە کەواتە لای خۆی گەورە قورساییەکی زۆر زۆری هەیە کە کەسایەتیەکی جوانت هەبێت وانەیە ڕۆمان ڕەنگە کورتتر بێ لەوانەکانی پێشوو بەڵام بەڕاستی بەوەنی کاریگەری فەرموودەکەەوە حەزم کەم فەرمودەیەگەر کورتیش بێ ئەمە بێ هەموو تایبەتی بکەم بە ئەمڕۆ تاوە کوسمێنێ بەخوای گەورەتان سپێرم خواتە لەگەڵ